تەماشەوانین هێژا گرێدای ئاڵۆزیا لە دەریا ناوەڕا سەکنا ئالیان تایبەتیا تورکیە و پرسکرێکن لەگەل یونانستانی هەروەها یەکیتیا ئەوروپا دکتۆر نەزیر ئاکیە شلمەن پسپۆری پەیوەندیە ناودەوڵەتی ji کۆنیە ji تورکیە لەگەل منە دەم باش کەکێ نەزیر کەک نەزیر ئەڤ ئاڵۆزیا لە دەریا ناوەڕاست گەهشتیە ئاڵۆزیەکی کو مەترسیا شەر هەیە دەست پێکێدە دخوازم وێ نرخاندنیشتە وەربگرم براستی ئاڵۆزیا دەریا ناوەڕاست نابینا تورکیە یونانستانی دە دکاری ببە شەرەک گەرم بەلێ پرسگرێک ناو تورکی و یونانیستان دەناونە پرسگرێکا ئیرۆ تەنێ نە سەروێ مەبێژن یا لەسەر گازا نەتورالە gelek پرسگرێک ناو تورکی و یونانیستان هەنا ئەف پرسگرێکە گراوان هەیە یا هەرەما فری هەیە و یا وەکت بێژن ئەف دەوسا کۆنتینەنتێ هەیە یا قبرس هەیە gelek پرسگرێک ناو هەفتوو دەنا ئەمە چما نهاولو ضعف زيد بون مناقشه وكا اما بيجن احتمال الشر بو فحميج بو في غازا ناتشورال بواتي درخستن وكي دي مساله ميلا يعني دوسه عرضيه كونتيننت هي تشمكي لغورا حقوقها ناف دولتها يا صاله نهصد وهشتي ودوادا اف دوسه كونتيننت درخستن 12 ميلا لبلي تركيا وقبول نكر تركي نا او دستور انا او بيمان امضا نكري لبلي يونانيستان او امضا كري يونانيستان دبيجي دوسامه 12 ميلن وتركي دبيجي 12 قبول ناكم غيرك 3 ميل بن السيرفي ناكل هبدو ناي وكو قلتي في شهر الفروي بيش بتشي عن درك شركي قرموي دركوي نها دكتور نزير دخوازم پرسكي بگرمه دستم تەوایا یەکیتیا ئەوروپا 28 وڵاتین یەکیتیا ئەوروپا پشتگirya هەلوەستا یونانستانی دەکەن حتا ئەڵمانیا ئەو وڵاتێک و هەری نێزیکی تورکیە بوو لە یەکیتیا ئەوروپایی هەلوەستا خوا گۆهەراندیە هەر ئیرۆ وەزیرێ دەربەیە ئەڵمانیای هەیکۆ مەس لەگەل وەزیرێ دەربەیە فرانسەیە گوت و divê پشتگirya یونانستانی بێکردن و تورکیە li wê derê سینۆرê یەکیتی ئەوروپا بن پێ دەکەی نرخاندناتە چییە دکتۆر نەزیر؟ ئەبناکێ تەبە تشتێکی نۆرمالە چونکە یۆنانیستانە مەبێژن بناو یەکیتی ئەوروپا دەیە و ئەوروپا یەکیتی ئەوروپا قەرارێ خۆ ینی هەموو تەب دەدن وەختێ ینی ئەو نۆرمالە گۆ هەڤالتیا یۆنانیستان بکەن وەکی دێ گەرە گازیات بکەنش بۆی بێل هەفتوو وەرنوە نەبا هەفتوورە مذاکرە بکەن لێبەلێ ئەف پرسگرێک نەیە ئیرۆیە وەکە مگۆتی ئەڤیا سەد ساڵیە پرسگرێکێن سەر گراڤان پرسگرێکێن سەر کبرس وەکی دی ئەڤیا دەوسا کۆنتینەنتە وەکە گۆشەر منە باوەرە لێبەلێ وەکی دی ڕەخی دیپلۆماتیک و سیاسی و ئابۆری و بەلکی یەکیتی ئەوروپا ئەمە بێژن ور بە جێزانی سەرتێکی دەریخێ لێ وەکی دی شەرەکی گەرم ئەس احتیمالی ناکەم یا باس باشە دکتۆر نەزیر دخوازم وەیەکێ بزانە بن نەهادر ڕەوشا دیپلۆماسیەدە لەگەل 28 وڵاتین یەکیتی ئەوروپا هەروەها لەگەل مصرێ لەگەل چەندین وڵاتین کو لەسەر دەریا سپینە لەگەل ئیماراتێ یانێ تورکیە دکارێ دوارێ دیپلۆماسیەدە لە هەمبەرێ وانە هەممی وڵاتان سەر بکەوە یان نە کریزەکە دیپلۆماتیکە ئەف کارێک و نەها لە پێشا تورکیەیە بەلێ کریزەکە مەزنە گوتی کریزەکە دیپلۆماتیکە یەکە سیاسیە یەکە ئابۆریە وەکی دی یەکە ستراتیژیکە لێ تورکی بەسەری خۆ تەنێ مایە وەک گوتی لێبەلێ لێ درێژی ئەوکە ئەمریکاژی زەحف مهمە یانی ئەمریکاوی چ نا ئەمریکا بێتتر نێوی دەمایە ینی نالی تورکی دەگرێ ناریێ ئەمە بێژنێ یونانیستان یەکیتی ئەوروپا و مسرە و تاڤلوی رەخینە لێ بەلێ لێ درێ بێتتر ئەمە بێژن سیاسەتە ئەمریکاوێ بێتتر مهمە هەیە ئەمریکاوە لە سیاسەتە خۆ زەلال نەکریە لێ گۆرا فکرێ من سۆنێ دەوێت هەفتووێن چونکو لێ درێ ئەمە بێگازێک هەیە کارن تەب دەرخنیان دکتۆر نەزیر دخوازم وەیەکێ بزانە بم نەها
درaya گشتیا جیهانی ده باوریک هەیە کو ترکیە پرسگرێکین خۆی نافخۆیی ژبەر کو ئارام بکە ئەv سەکنا هەلوێستا نیژادپەرستی لی ترکیە gelekî bilind bike piştgiriyekî ji bo xwe peyda bike di vê çerçeveyê de aloziyên navdewletî derdixe. Li Sûriye, li Başûrê Kurdistanê, li Iraqê, li Derya Spî, li Libya, li Qıbrıs, li gel Yunanistanê yani bijmartinê ji xwe xilas nabin Doktor Nezîr. Dîtina te di vê çerçeveyê de bigrim. بالطبع سياسة يا حكومتي يعني نهامي بيجن تركي حتى بحكومتها بارتي حتى وصلين يزكش الدجاس لوي سياستك ستاتوكو دوام تكتر يعني تقول بلا تكس يعني از على خوش تكسيناين بلا تكسي على خوش منين يه طيبتي يعني جيراني خور ندخس وزعف عادز بكي لبلي وكامي بيجنا في شابي صارن سياستك اغريسيف بيش بدبي بلا بوي سياستها هندروجي عسلوي عكساوي سياستها دربج خويات كي تركي نافخدجي اف شابي صارن بتكيش ديمقراسي ما في مروفان عندك دور كتيا يعني كواليسيونا ناف اك بارتي و اف بارتيا نتويدا بتكي ابناكي سياستها يا پارستنه امی بیشن پیش ودبن سیاستك دجوار ابنا كتاب فيدا ويزعف ميزين جنابه تركي بخورجينينا لبلي تركي وكا وقوتي تاب الجالك درا برسغريكا پیشا دكتور نزير از پرسكي براتيك اشتبك منها يونانستاني برياردا كو سينوري خوي درياي 6 ميلا بك 12 ميل پارلمنتویا یونانستانی جی اف یک بجران من بخواه گهداریا سروک وزیر میشو تاکیز کر سروک وزیر میشو تاکیز دبیجه کو اف مافی میو امی پیک بیننجی هگر یونانستان پینگا وکیش بوی پیکانینا 12 میلان سینوری دریایی بکه هل وستا ترکیه چه به طب وكم قلت لنا في حقوق ناف دولتها يونانستان كاري قانون كهالو دري خد ناف خدج ناف برلمانت وخد لبلي او قانون التركي نجي تشرليا شما نقول حقوق ناف دولتها هكا قانونك يعني وري فكرين جرك هاردو دولتي وقبول بكن لأف قانونا يا ناف دولتها 1982 تركيا وقبول نكريش بلا ولو تركي نمجبوره قوي 12 ميلا قبول بكين يونانستان كاري قانون كولو درخي راستا تركي شكاري قانون كخوي دي درخي او جي راستا هرجي غورا خو فراسن الغورا قانون ناف دولتها دا تشتا عمي بيجن قو تركي قبول نكر يونانستان چكا ناف خود في قيمانا في قانون دستورا درخي قول سر تركي او ناكي نمجبوريه قوي قبول بكين بله سپاس دکتر نزیر آکیش شیلمن سپوری پیوندی ناف دولتیش کنیل گلم